بۆیە ئێستا شت تامی نەماوە. ئیمان کە وشەی وەکو ئیمان ئەوەندە خەڵکی باسی ئیمانەکەن و لە واقعا بەرجەستەی ناکەن وشەی ئیمان تامی خۆی نەماوە، وشەی زانست تامی نەماوە، وشەی زانکۆ تامی نەماوە، فێربوون تامی نەماوە، وەتەنیەت تامی نەماوە، قەومیەت تامی نەماوە. ئەوەندە خەڵک باسی وەتەنیەتەکەن بە درۆشە و بازرگانی بە وەتەنیەتەکەن تامی نەماوە، وەتەن تامی نەماوە. حتا تەماتە و خەیار و مریشک و برنجی ئێستا تامی ئەو جارانەی نەماوە. پوچگەرایی دەستی کێشاوە، باڵی کێشاوە بەسەر هەموو چەند کێکی ژیانە. بانمونەتان بێنمەوە لەسەر زانکۆ ئازەکانم. زاراوەکان تامیان نەماون، زاراوەکان فێڵبازن. ئێستا چەند کەسی نەزانە بینی لە میدیاکانە دەرەکەوێ بیرمەندی گەورەی میلەتەکەمان. ئەی قڕ بەسەری و میلەتە ئەگەرەوە بیرمەندی بێ. نوێ خواز شارەزا لە بواری ئاینیە هیچ نازانێت، درۆزنە درۆزن، حەی عەلە السەڵا درۆکە. اینجا تەلەڤیزۆنەکان پێشبڕکیانە لەسەر میوانداری جەنابی درۆزن، وەکو بیرمەندی گەورەی میلەتەکە پیشانە درێ، وەکو فەیلسوف پیشانە درێ. فەلسەفە تامی نەماوە، وشەکە تامی نەماوە، زاراوەکە گۆڕاوە. پرۆفیسۆر جەنابی دکتۆر بڕۆ سەر کە چەند کەسێ ئەو لەقەبیان هەڵگرتووە، ئەو نازناوە زانستیان هەڵگرتووە. پرۆفیسۆر، پرۆفیسۆری یاریدار، اینجا مامۆستا، مامۆستا یاریدار، دکتۆر، ماستەر. نە ماستەر تامی ماوە، نە دکتۆرا تامی ماوە، نە لەقەبە زانستیەکان تامیان ماوە. توێژینەوەی زانستی واز لە توێژینەوەی قوتابیان بێنە کە هیچ نییە، بە دەگمەن نەبێ. بڕۆ سەیری توێژینەوەی پرۆفیسۆرەکان بکە، پرۆفیسۆری یاریدەرەکان بکە، بڕۆ سەیری توێژینەوەکان بکە، باوەڕ بکە زۆربەی زۆری بسووتێنە هیچ زەرەر ناکەی، بەڵکو بۆتە بارێکی گەورە بەسەرەوە میلەتەوە، بەسەر زانکۆکانەوە. ئەوە هەموو کتێبە تەبع کرێ، بڕۆ بیان سووتێنە. وەکو کۆلاکۆ و تەتەرەکان باش، وەکو مەغۆل کاتی هەموو کتێ زۆربەی زۆری و کتێبیان سووتان کە کتێبی نایاب بوون زۆربەیان. ئێستا بڕۆ زۆربەی زۆری ئەو کتێبانە چاپە کرێن، مەکتەبەکان بسووتێنە، بزان چ زەرەرەکەکەی. کەسی نەزان بەرنامەیە لە تەلەڤیزۆنە بەناوی نوێسازی لە ئاینە، نوێگەری لە ئاینە، کەسی نەزانە، نەخوێنەوارە، درۆزنە، فێڵبازە، قسە لەسەر ئاینەکە. پوچگەرایی باڵی کێشاوە بەسەر هەموو چەمکێکی ژیانە. جگاوە باڵی کێشاوە کەسی ڕازگۆ دوورە خرێتەوە. کۆمەلگاواکە، باسی دەسەڵات ناکەم، پێوەری کۆمەلگاوای لێ هاتووە. خەڵکێک درۆی بۆ بکە باوەڕی پێکە، خەڵکێک خائین بێ قسەی زرق و برقی بۆکە باوەڕی پێکە. ئەو کۆمەلگە وێرانە، پێویستەکە ئەو کۆمەلگە جارێکی دیکە پێوەری خۆی بگۆڕێ. ئازدەکانم بۆیە ئەڵێم ئێوە قەت ئەو زرق و برقەنەتان خەڵەتێنێ، ئەبێ ئێوە هەوڵ بن، ئێمە هەوڵ بین، هەر یەکێک لە ڕێگەی خۆمانەوە هەوڵی چاکسازی بین، سەیری زۆربەی خەڵکی نەکەین. وەکو ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام پێغەمبەرێ بوو، خۆی بەتەنها بوو بەرامبەر گیان وەساوەتەوە. ئین ئیبراهیم کانە ئوممە، خۆی بەتەنها. لوط پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام خۆی بەتەنها داوێن پاکە، خۆی بەتەنها. باشە گاڵتای پێکەن، ئەڵێ بەڕاستی لوط و شوێن کەوتەکانی کەسانێکن بە دوای داوێن پاکی ئەگەڕێن سەر چەند بیعقڵن، وشەی داوێن پاکی بۆتە بیعقڵی. باشە گاڵتە جاڕی. پێغەمبەری نازدارمان عەلەیهی السەڵات وەسەلام خۆی بەتەنهایە، خۆی بەتەنهایە، سەیری نیزامی عالەمیەکە وێرانە، بەرەو هەڵدێر ڕۆژ و کەوتوتە ناو چاڵێکەوە، خۆی بەتەنها ئەوێ جیهان ڕزگار بکە، جیهان لەو چاڵە دەربێنێ، خۆی بەتەنهاڵێ لا ئیلاهە ئیلا الله. ئەبێ ئێمەش وابین. بەڕاستی مەلەکردن وەکو زانایەکەڵێ، مەلەکردن لەگەڵ شەپۆلە ماسیە مردوەکانیش ئەتوانن ئەو جۆرە مەلە بکەن، ماسیە مردوەکانیش لەگەڵ شەپۆلە مەلەکەن، بەڵام کەسی بەهێزەوەیە دژە شەپۆل مەلە بکە، دژە باو مەلە بکە، بێزانێ چی دژی حەقە، چی دژی عەقڵە، چی دژی دینە، چی دژی ئەخلاقە، ئەویش دژی بێ. نەک لەبەرەوەی خەڵکی لەگەڵ یا چەپڵ لێدەن ئەویش چەپڵ لێ دەربێ. یا ڕەبی خوای وامان لێ بکەی میشە لەگەڵ حەقا بین، با کەسیشی لەگەڵانە بێ یا ڕەب العالەمین.